بەراورد بە ساڵی ڕابردوو نزیکەی 6 مەتر ئاوی بەنداوی دەربەندیخان کەمی کردووە. بەو هۆیەوە چاوەڕوان دەکرێت وەبەرهێنانی کارەبا لە وێزگەی کارۆ ئاوی دەربەندیخان و بەردانەوەی ئاوی زیادە بۆ ناوچەکانی خوارووی بەنداوەکە لە وەرزی هاویندا بە شێوەیەکی بەرچاو کەم بکات. بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان ڕایدەگەیەنێت کەمتر لە مانگێک وەرزی دابارین لە پێشیان ماوە و چاوەڕێ ناکەن ئاستی ئاوی بەنداوەکە بەو ڕێژەی ئەوان دەیانەوێت سەر بکەوێت و بە ناچاری سیاسەتی مامەڵەی خۆیان لەگەڵ ئاوی گلدراوی بەنداوەکە بۆ وەرزی هاوین دەگۆڕن. ئەگەر حاڵەتێکی نائاسایی یا بارانی ناتەبیعی نەبارێ بارانێکی زیاد نەبارێ چاوەڕێەوە ناکرێت لە ماوەی ئەو 20 ڕۆژەیە ئەو مانگی کە ماوە بۆ خەزنکردنی ئاو بتوانین وەکو ئاستی پار ئاستی ئاوی بەنداوی دەربەندیخان بەرزکەینەوە. ئەمەش کاریگەریە بێ بۆەوەی لە هاوینە وەکو ساڵی پار نەتوانین ئاو بەردەینەوە بۆ خوارووی بەنداوی دەربەندیخان بە دڵنیاییەوە، بەڵام ئەتوانین بەشی پێویستەکانی خەڵک بە پێی پلانێک کە بۆ هاوین و پاییز عادەتەن دایەنین بتوانین پێویستەکانی خەڵک لە ئاوی خواردنەوە یا ئاوی کشت و کاڵ و ئاودێری دابینکەین. بەڕێوەبەری وێزگەی کارۆ ئاوی دەربەندیخان ڕایدەگەیەنێت بە ئامانجی پاراستنی سامانی ئاو لە بەنداوەکە کارپێکردنی یەکەکانی وێزگەکەی کەم کردوتەوە بە چەشنێک لە کۆی سێیە کە تەنها یەکێکەی کارۆ ئاوی کارپێ دەکەن بۆ ئەوەی کەمترین ئاوی بەنداوەکە بەخەرج بدەن. و ئاوی کۆکراوەمان ئەمساڵ 1 ملیار و 788 ملیۆن مەتر مکعبە نزیکەی، چونکە ئەمساڵ باران زۆر کەم بوو. تا ئێستا 592.6 میلیمەتر باران باریوە. پار ئەم کاتانە زیاد لە 1380 میلیمەتر باران باری بوو. ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی کەوا ئاوێکی کەمتر هاتووە بەناو دەریاچەکە. هەروەها بەردەوامیش کارەبا دراوە لە ئاوی دەریاچەکە، چونکە ئێمە تەسریفمان ئێستا 155 ئاومان بۆ دێ، بەڵام تەسریفمان نزیکەی 55 بۆ 60 ینی کارەباش کەم دروست دەکات. هۆکاری کەمی ئاوی گلدراوی بەنداوەکە لەم ساڵدا بۆ کەمی ڕێژەی بارانبارین و سیاسەتی پڕکردنی بەنداوەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە، چونکە بڕیارە تا پڕبوونی بەنداوەکانی ئەو وڵاتە هیچ ڕێژەیەکی ئاو بۆ هەرێمی کوردستان و ڕووباری سیروان بەرنەداتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.